رادیۆی زاری کرمانجی دەنجی خەڵک و پردێک بۆ خەمی هەمووان. بەناوی خودای گەورە و میهرەبان، بینەران و بیسەرانی دەستگای زاری کرمانجی خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەڵقەیەکی دیکەی پرۆگرامی پرسی شارتان پێشکەش دەکەم. پرۆگرامی ئەمڕۆی پرسی شارمان گفتوگۆکردنە لەبارەی پرسێکی دیکە، وش پرسی مۆڵەتی شۆفێریە. دوای ئەوەی لەلایەن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و بە لەلایەن مەسرور بارزانی کە بە شێوەیەکی گرنگ و بەبایەخەوە لەبارەی سیستەمی مۆڵەتی شۆفێری کە لە ساڵی ڕابردوو لە بەشێک لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کەوتە کار، دەمانێت بزانین سیستەمی نوێی مۆڵەتی شۆفێری چی لە خۆ دەگرێت، چۆنێتی دەرهێنانی چۆنە و هاوکات جیاوازی چێ لەگەڵ ئەو مۆڵەتەی کە پێشتر دەدرا بە شۆفێران، هاوکات لەبارەی ئەو سیستەمە و گرنگی سیستەمەکە و هاوکات ئەو کەسانێک کە دەیانەوێت بیکەن بە مۆڵەتەکان بگۆڕن بۆ مۆڵەتی نێودەوڵەتی. ئەم پرسانە و چەندین پرسی دیکە میوانێکم لایە ڕایت عەدنان عوبێد بەڕێوەبەری بەشی مۆڵەت لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران. ڕایت عەدنان زۆر بەخێر بێن. زۆر سپاس کاکپشتیان. سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشی و باس لە پرسێکی گرنگ بکەین کە ڕۆژانە هاوڵاتیان بۆ ئەم پرسە سەردانی ئێواکەن. دەستپێکی قسەکانم دەمێ لەوە دەست پێ بکەم. ساڵی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردوو لە کابینەی نوێ بەتابەتی لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مەسرور بارزانی ئەم سیستەمە نوێی مۆڵەتی شۆفێری کە دروست کرا، دەمەوێت باس لە گرنگەکەی بکرێت چۆنە ئەم مۆڵەتە. سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو ڕێز بوو ئێوە و بینەرانی خۆشەویست. سپاس بوو ئێوە. سپاس بوو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان، جەنابی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سیستەمی نوێی دیژیتالی لە ئیدارەی سەربەخۆی سووران بوو مۆڵەتی شوفێری دەست بەکار بوو لە ساڵی 2023. ئەوەش دەرفەتێکی باش بوو، خزمەتێکی باش بە هاوڵاتیان ئیدارەی سەربەخۆی سووران کرا. لە پار لە مانگی هەشتەوە لە مانگی سێەوە دەست بەکار بوو لە 1/3/2023 سیستەمی نوێی مۆڵەتی شوفێری دیژیتالی لە سووران کراوە. بەڵێ گرنگی ئەم سیستەمە هاوتەری و لەگەڵ ئەو مۆڵەتی کە پێشتر دەدرا بە شۆفێر چییە؟ بێگومان گرنگیەکی زیاترە، چونکە کوالیتی کارتەکە زۆر پێشکەوتووترە، باشترە. سیستەمەکەش دیژیتالیە، ڕێکارەکان کە بۆ هاوڵاتیان سەردارمان دەکەن بۆ نوێکردنە و دەرهێنان، ڕێکارەکان ئاسانترن و سەریحترن و خێراترن. بەڵێ ڕوتیناتیش کەمترن و بەبێ جیاوازیش کارەکان بەڕێ دەکرێن هەموو سیستەم و ئۆتۆماتیکە. بەڵێ گەر باس لەوە بکەین لە ئێستادا لە سەرتاسەری هەرێمی کوردستان کار بەو سیستەمە ئەکرێت؟ تقریبا لە زۆربەی بەڕێبەرەتیەکانی هاتوچوو لە بەشی مۆڵەتی شوفێری لە ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکان مۆڵەتی نوێی سیستەمی شوفێری دەست بەکار بووە. بەڵێ گەر لە هاوڵاتیانی ئیدارە سەربەخۆ سۆران پرسیار لەوە بکەن کە بیانەوێ مۆڵەتی شوفێری دەربینین، ئەو کەسانەی کە لە سنووری ئیدارە سەربەخۆ سۆران دەتوانن سەردانی بەڕێوەبەراتی هاتوچۆی ئیدارە سەربەخۆ سۆران بکەن، هاوڵاتی شوێنەکانی دیکە و پارێزگا و ئیدارەکانی دیکە ناتوان بێن لێرە مۆڵەتەکە وەربگرن؟ بە پێ فەرمانی وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەری گشتی هاتوچوو هەر کەسێک شوێنی دانیشتن و کارتی نیشتەجێ کارتی زانیاری سەربەچە بەڕێوەبەرەتیەکە دەتوانین لەو بەڕێوەبەرەتیە لە نزیکترین بەڕێوەبەرەتی کاروبارەکانی خۆیان بەڕێ بکەن لەسەر کارتی زانیاری و شوێنی نیشتەجێبوونیە. بەڵێ هەر کەسێک کارتی زانیاری شوێنی نیشتەجێبوون سەر بە ئیدارەی سووران نەبین، ناتوانین لە سووران دەربینیت. بەڵێ گەر باسی مۆڵەتەکە بکەین لە ڕابردوو 2 جۆر مۆڵەتە بوو. بەلێ. بەڵام بەپێی ئەوەی کە ئەو سیستەمی نوێی مۆڵەتی شۆفێری کە بە دیجیتاڵی کراوە دەوترێت زیاتر لە 10 جۆر مۆڵەت. ئەگەر باس لە مۆڵەتەکان بکەی و شۆفێر گەر بیەوێت ئۆتۆمبیلێکی بار هەر لێ بخورێت دەبێت چی بکات، گەری ماتۆرسکیلێک بێت یاخود ئۆتۆمبیلێکی ئاسایی بێت، ئەمان چۆنە؟ بوو دەرێنان دەبیت یەکەم جار تەمەنی کەسەکە مەسەلەن گونجاو بیت، تەمەنی یاسایی گەشت بیتە 18 ساڵ. بوو ماتۆر سکلەکان 16 ساڵ دەست پێ دەکرد لە ڕووی تەمەنەوە.
هەر کەسێک تەمەنی گەشت بیتە 16 ساڵ دەتوانێت دەوای موڵەتی مۆتۆرسکل بکات. موڵەتی مۆتۆرسکلیش ئەی و ئەیوانە پێشتر دەبیت ئەیدار بینیدن پاشان ئەیوان بوو موڵەتی پێشتریش کە دەیگوت موڵەتی تایبەت ئێستا فیئە ناوەکەی گۆڕا بوو بی موڵەتی بیش دەتوانێت ئۆتۆمبیلەکانی تایبەت لێ بخۆڕیت هەروە لەگەڵ پیکاپ دەبل و تاک پیکاپی دەبل و تاکیش دەتوانێت لێ بخۆڕیتن بە موڵەتی بی بیش دەبیت تەمەنی کە شخصەکە لە 18 ساڵ تەوا کرد گەشت بیت 18 ساڵ پاشان بێت ڕێکارەکان بگرێتە بەرود دەوای وەرگرتنی فۆرم بکات و ڕەوانەی لیژنەی پزیشکی دەکەین ئەگەر لە لیژنەی پزیشکیش سەرکەوتوو بوو هیچ نەخۆشیەکی نەبوو یان کێشە و گرفت نەبوو وەکو دەرونی و لە پشکنینەکانی چاودەرچ و سەرکەوتوو بوو پاشان تاقیکردنەوەکان دەست پێ دەکەن دوای پشکنینەکانی پزیشکیش دەچتە تاقیکردنەوەی میکانیک ئەگەر ببورن ئەگەر لە تاقیکردنەوەی میکانیکیش سەرکەوتوو بوو دوای دەچتە ڕێکارەکانی تاقیکردنەوەی توڕە ئەگەر لە توڕەکانیش سەرکەوتوو بوو موڵەتەکە پێشکەش دەکەین موڵەتی بی ئەگەر بیاوێت زیاتر لە بی لێ بخۆڕێت فیایی بی هەتا پیکاپی دەبل و تاک دەتوانێت لەگەڵ ئۆتۆمبیلەکانی تایبەت لێ بخۆڕێت ئەگەر بیاوێت فیایی زیاتر لێ بخۆڕێت وەکو بار هەلگەرەکان دەبی ساڵێک لەسەر موڵەتی بی تێ پەڕێت پاشان بێت دەواکاریەک پێشکەش بکات ڕێنمایەکانیش تا دانەبەزینە بوو بەڕێبەردەکانی ئۆتوجو کە ئایا چ ڕێکاری دەگرنەبەر بوو ئەوەی فیایی زیاتر بدرێتێ بەڵام ئەوانەی کە پێشتر موڵەتی گشتیان هەبووە دەتوانن بێن سەردان بکەن بوو نوێکردنەوەیان ئەگەر هات ئۆتۆمبیلێکی بار هەرگل لەسەر ناوی بوو یان لەسەر ناوی باب بوو دایک بوو خێزان بوو دەتوانێتن سوود لێ وەربگرێت و فیایی بار هەرگەر بووان زیاد دەکەن ئەگەر ئۆتۆمبیلش لەسەر ناوی شخصەکە یان دایک و باب و خێزان نەبوو دەتوانیتن پشتگیریەکە لە کۆمپانیایەک شوفێر بیتن کۆمپانیایەکە تومار بی لە حکوومەت ڕێکارەکان دەگرێتە بەر و پشتگیری لە کۆمپانیا دێنیت و فەرمانی کە شوفێرە لەوێ لەگە ساڵیانە ئەو ئۆتۆمبیلەکە لەسەر ناوی کۆمپانیا ڕێکارەکان تاو دەکەین و فیای بارهەلگەر بووان زیاد دەکەین یعنی شۆفێر ئازادە لەوەی کە چ جۆرێکی دەوێت داوای چ جۆرە مۆڵەتێک بکات هەر بەپێی ڕێنمایەکانی کە لەسەر لا ئێوە هەیە دەتوانێت مۆڵەتەکە وەربگری بەڵام ئەوێ بزانم لە دەرهێنانی مۆڵەتی شوفێری بە بەراورد بە ساڵانی ڕابرد و ڕێژەی ئافرەتان لە ئاستێکدا ئافرەتانش مۆڵەتی شۆفێری دەردێنن ڕۆژانە سەردانتان دەکەن بێگومان ئەوەش جێگۆی دڵخۆشیە کە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی ئۆفرەتان زیاترە لە دەرهێنانی مۆڵەتی شوفێری ئەمەش دەگەڕێتەوە بوو پێشکەوتنی شار و گەشە سەندنێکی باش بەخوا ببینیوە ڕۆژ بە ڕۆژ زیاترە چونکە مۆڵەتی شوفێری خزمەتگوزاریە کە هەموو مرۆڤێک پێویستی پێێتی چ ئافرەت بیت چ پیاوە بیت چ گەنج بیت چ بەتەمەن بیت ئەو خزمەتگوزاریە بوو هەموو کەسێک پێویستە ئەوجا خۆشبەختانە ڕێژەی ئۆفرەتانیش ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا ئەوەش نیشانەی پێشکەوتن و یەکسانی و دادپەروەریە لە هەرێمی کوردستان و لە ئیدارەی سەربەخۆی سووران لەو ئەو کارانەی کە بە سیستەم کران و هاوشێوەی دەرهێنانی پاسپۆرت دەرهێنانی مۆڵەتی شوفێری خەرجەکەشان دیاری کراوە ئێستا نمونەگەر بە نمونە مۆڵەتی شوفێری وەربگرێت گەر هاوڵاتێک بێت مۆڵەتی شوفێری وەربگرێت دەبێت تێچووی دەرهێنانەکەی چەندە تێچووی دەرهێنانەکە ئەوەندە نییە یەکەم ڕۆژکە سەردان دەکات ئەگەر تەمەنەکە گونجاو بوو لە ڕووی یاساییەوە دانیشتووی سنوورەکەمان بیت و بە پێی مستەمسکات و کارتی نیشتیمان کارتی زانیاری و شوێنی دانیشتن فۆرمێک وەردەگریتن داواکاری وەرگرتنی فۆرمی مۆڵەتی شوێری دەکات نرخەکەی 15000 بەڵام تاقیکردنەوەکانیش هەر تاقیکردنەوەیەک 5000 دینار لە هاوڵاتی وەردەگرێت تاقیکردنەوەی میکانیک 5 تاقیکردنەوەی توڕا 5 تاقیکردنەوەی ناوشاریش 5 لەگە وەرگرتنی فۆرمیش 15000 ئەوە 30000 هەروەها کە تاقیکردنەوەکان تەواو بوون لە ئاخری ڕۆژ کە موڵەتەکە پێشکەش بە داواکار دەکرێت نرخی کارتەکەش 50000 دینارە کەواتە ئەگەر 50000 لەگە 30000 بە 80000 دینار دەبیتە خاوەنی مۆڵەتی شوفێری بەڵێ دوای دەرهێنانی مۆڵەتی شوفێری بەڵام ئەگەر باوەش بووت عەرزی جەنابەت بکەم ئەگەر کەسەکە سەرکەوتوو نەبوو لە تاقیکردنەوەکان مەسەلەن چەند جوان دووە بخرێت ئەوە هەر جۆرە 5000 ڕسومات لێ وەردەگرێت ئەو ڕسوماتە بۆچی دیاری کراوە حکوومەت دیاری کراوە بۆ ڕسومات بەڵێ ئەگەرەوە بپرسین دوای دەرهێنانی مۆڵەتەکە و دوای تەوابوونی ڕێکارەکانی وەرگرتنەوەی مۆڵەتی تازەکەی گەر هاوڵاتی بێت بچێت بۆ دەروێ وڵات مۆڵەتەکەی بکات بە نێو دەوڵەتی
دووبارە دەبێ ڕێکاری دیکە بگرێتە بەر خوشبختانە لە ساڵی 2023 دوای داواکاری هاوڵاتیان کە داواکاریەکە زۆر بە پێشکەش بە بەڕێوەبەرتیمان کرا کە سنووری ئیدارەی سووران دوو دەروازە هەیە، دەروازەی نێودەوڵەتی حاج عومران و دەروازەی نێودەوڵەتی زێد. خەڵک داوای کرد کە وڵاتی نێودەوڵەتی بگۆزرێتەوە بۆ ئیدارە سەربەخۆکان. ئێمەش پێشنیارمان کرد لە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ، ئەوانیش فەرمانیان وەرگرت و ڕەزامەندی درا بەکردنەوەی وڵاتی نێودەوڵەتیەوە جێگای دڵخۆشی ئێمە و هەموو هاوڵاتیان بوو. لە 26/6/2023 وڵاتی نێودەوڵەتی لە ئیدارەی سەربەخۆی سووران کراوە. ئەمە خزمەتگوزاریەکی باش بوو بۆ هاونیشتیمانیانی سنوورەکە، چونکە پێشتر هاوڵاتیان دەبووە لە گشت هەرێمی کوردستان ڕێگایەکی دوور ببڕن لە سوورانەوە، لە زاخ و لە ئاکرێ لە سلێمانی سەردانی بەڕێوەبەرەتی گشتیات چۆن کردبوو یان هەولێر. ئەوە تێچوویەکی زۆر بوو، هەروەها بارگرانیەک بوو بۆ هاوڵاتیان. بەڵام دوایەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم بڕیار درا دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە بوو گشت بەڕێوەبەرەتیەکان و ئیدارە سەربەخۆکان. ئەوە جێگای دڵخۆشی ئێمە و هەموو هاوڵاتیان بوو. لە 26/6/2023 وڵاتی نێودەوڵەتی کراوە. وڵاتی نێودەوڵەتیش پێویستی بە هیچ ڕێکارێک نییە، تەنها پێویستە ئەوەی کە داوا دەکات وڵاتی ناوخۆی هەبێت لەگە پاسەپۆرت ماوەی بەسەرچوونیان زیاتر لە 6 مانگیان مابێتن دەتوان سەردان بکەن و وڵاتی نێودەوڵەتی پێشکەشیان دەکەن. هیچ ڕێکارێکی قانون ناگرنە بەر، تەنها وڵاتی ناوخۆی پێویستە لەگە تێچووی خەرجی دیکە پێویستە دو دەرهێنانی وڵاتەکە. بەڵێ ئەوە بوو 1 ساڵ هەیە، بوو 2 ساڵ هەیە، بوو 3 ساڵیش بە پێ ویستی ئەو شخصێکە داوا دەکات. بەڵێ بوو 1 ساڵ ڕسومات دەکەی 60,000 دینارە، 10,000 دینار فورمە لەگە 50,000 بوو 1 ساڵە، بوو 2 ساڵ 110,000، بوو 3 ساڵیش 106,000 دینارە. با باس لەسەر تاقیکردنەوە کار بکەیت. ڕۆژانە لە هەفتانە چەند ڕۆژ پشکنینی چاوەنجامە درێت لە سنووری ئیدارە سەربەخۆ سووران بۆ پێی ئیدارە سەربەخۆ سووران نزیکەی 350,000 کەسە. خۆت ئاماژت پێکرد تەنها ئەو کەسانە دەتوانن لێرە مۆڵەت شۆفێرۆگرن کە دانیشتوی ئێرە بنیا خۆت ناسنامەیان شوێنەکان ئێرە بێت. دەمێ بزانم تاقیکردنەوەکان چۆن بەڕێوە چن، ئەو تاقیکردنەوەی میکانیکی و پشکنینی چاو ئەوانە ڕۆژانە چەند هاوڵاتی سەردانەکات. بێگومان ڕۆژ بە ڕۆژ کوردستان پەرسەندنێکی باش بەخوا دەبینیتن، پێشکەوتنێکی باشە. تایبەت لەم ساڵانە کوتایدا کابینەی نوێم زۆر شتی باش کرا. پێشتر پشکنینی پزیشکی و چاو و جەستەوی ئەوانە 1 ڕۆژ دەکرا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سووران بە قەزا و ناحیەکانەوە، تەنها هەفتە 1 ڕۆژ بوو. ئەویش بارگرانێکی زۆر بوو، هەم لەسەر ستافی تەندروستی هەمیش لەسەر هاوڵاتیان زۆر قرس بوو. دوای کە پێشنیارمان کرد زیاد بکرێت، خوشبەختانە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سووران بەڕێز دکتۆر کامەران و لەگە برادەران هاوکار بوون لەگە سەرپەرستێری ئیدارەی سەربەخۆی سووران دەستخوشیان لێ دەکەن کە هاوکار بوون، کردیان بە 4 ڕۆژ لە ڕۆژانی یەکشەمە تا چوارشەمە هەر 4 ڕۆژ پشکنینی چاو لە ناو بۆرەگای بەڕێوەبەرەتی بۆ هاوڵاتیان ئەنجام دەدرێت لە کاتژمێر 8:30 تا 12:00. ئەوەش جێگای دڵخۆشی ئێمەی هاوڵاتیانە کە خزمەتگوزارێکی باش پێشکەش بە هاوڵاتیان دەکەن و بارسوکێکی باشە بۆ هاوڵاتیان. بەڵێ بۆ دەرهێنانی مۆڵەتەکە ئەو هاوڵاتیانی کە سەردانی ئێوەکەن گەر خۆت ئاماژت پێدە دەرهێنانی مۆڵەتەکە گەر هیچ کاتوانەکەوێت و ڕێکارەکان بگرێتە بەر لە هەفتەیەک بۆ 2 هەفتە دەبێتە خاوەنی مۆڵەت. دەمێ بزانم ڕۆژانە ئەو ڕێژەیە کە سەردانتان دەکات دەگاتە چەند هاوڵاتی و ڕێژەی ئافرەتانش لەمەی کە ڕۆژانە سەردانەکە چەندە؟ بزابەت ڕۆژانە ناتوانین تەحدید بکەین، چونکە هەڵکشان و داکشان هەیە. دەمینتەوە لەسەر کات مەسەلەن لە وەرزەکانی هاوین کە خەڵک زیاتر قوتابخانەکان دادەخرێن و کوتای بە خوێندن دێت لە زانک و پەیمانگەکان و نەوەندەکانی خوێندن، هەم ستافەکانی کە لە ستافی پەروەردەنە و لە خوێندنی باڵانیان ئەوانەی کە تەمەنیان گەشتە 18 ساڵ کە قوتابینە لە زانک و پەیمانگەکان ئەوان زیاتر لە وەرزی هاوین سەردان دەکەن و کاروبارەکانی خۆیان ڕای دەکەن. لە وەرزی هاوین زیاتر خەڵک سەردانمان دەکات، بەڵام ڕۆژانە دەتوانم برێم هەتا 150-200 نەفەر سەردانی بەڕێوەبەرەتی مان دەکات لە بەشی وڵاتی شوفێری. بەڵێ ڕێنمای چ دەدەن بۆ هاوڵاتیانێک کە مۆڵەتی دانەوەی مۆڵەتی شۆفێر دەربینەوە پێویستەکانی دەرهێنانی مۆڵەتی شۆفێریش بۆ هاوڵاتیان باز بکەیت بە شکل هاوڵاتی
گەر بیەوێت مۆڵەت شۆفێری دەربێنی بەڵام نازانێت ڕێکارەکان چێت لە ڕێگەی زاری کرمانجیەوە گەر لەم بارەوە پەیامێک بووی خەیتە ڕوو بۆ هاوڵاتیانی سنوورەکە. ئەولان سڵاو ڕێزم تایبەتیم هەبوو گشت هاوڵاتیانی سنووری دۆرەی سەر بەخۆی سوڕان بۆ ستافی زاری کرمانجی کەماندونە ناسانە لێرە کار دەکەن و خزمەتی هاوڵاتیان دەکەن لە ڕووی ڕاگەاندنەوە بۆ هاوڵاتیان ڕوون دەکەینەوە کە ئەوانەی سەردانمان دەکەن بۆ دەرهێنانی وڵاتی شوفێری پێویستە کارتی نیشتیمانی لەگە کارتی زانیاری ئەسلیان لەگەڵ خۆیان پێویست لەگە یەک وێنەی معاملات بۆ دەرهێنانی وڵاتی شوفێری بەڵام هەر کاتێک کە سەردان دەکەن چ بوو نوێکردنەوە بیت چ بوو دەرهێنان بیت با مستەمسکاتی ئەسلی لەگەڵ خۆ بن ڕاستان وەکو کارتی نیشتیمانی ڕاستان لەگە زانیاری لەگە وێنەیەکی معاملات بوو دەرهێنان بەڵام بوو نوێکردنەوە دوو وێنە پێویستن یەک بوو پشکنینی پزیشکی یەکیش بوو وەرگرتنی فۆرم نوێکردنەوە زۆر لە هاوڵاتیان بەداخەوە سەردانمان دەکەن ڕۆژانە دێن مستەمسکاتی ڕاستان و ئەسلی لەگەڵ خۆیان ناینن کوپی دینن بە پێ فەرمانی وەزارەتی ناوخۆش جەنابی وەزیر ناوخۆ وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەری گشتیات چوو بە مستەمسکاتی کوپی ناتوانین کاروباری هاوڵاتیان ڕای بکەین بووە هەندێک هاوڵاتی سەردانمان دەکەن ڕۆژانە لەوانە 3-4 نەفەریان 5-6 نەفەر ڕێگایەکی دوور ببڕیت و بێت مستەمسکاتی ڕاستانی پێنیە کارەکانیان ڕای ناکرێت هەرچەندە بۆ ئێمە ناخۆشە بۆ هاوڵاتیانیش ناخۆشە ناخۆشەکە بوومەوە کە حەز ناکەین هاوڵاتیان ماندی ببن و بچن بگەڕێن و دووبارە بێنەوە هەم مەسرەفە هەم تێچوویەکی زۆرە هەم ماندی بوونە جا داوا لە هاوڵاتیان دەکەین ئەگەر سەردانمان بکەن مستەمسکاتی ئەسلی و ڕاستانیان پێ بیت بەڵێ ئەمە پرسیارەژ بکەم کەوتە بەرچاوم لە یەکێک لە ئەو هاوڵاتیانەی کە پرسیاری کردبوو بۆ ئەو کەسانی کە کەم ئەندامن بەشێکی جەستیان لێ بۆتەوە خۆت پێوە نییە بۆ دەرهێنانی مۆڵەتەکە دەبێت چی بکەن ئەوەنە شار برا خوشکی ئێمەە قەدری ئەوان زیاترە لە کەسانی دیکە چونکە ئەوان خۆیان پێداویست تایبەتن لەسەر سەری خۆمان دادەنێن لێرەوە چاوی هەر هەمووان ماز دەکەن هەمووان خوشک و برای منن ئەوانش کە سەردانمان دەکەن بێگومان حەقی خوانە مافی خوانە کە ئەو خزمەت گوزاریە پێیان بدەین دێت کە سەردانمان دەکات فۆرمەکە پێ دەدەین ڕەوانەی لژنەی پشکنینی پزیشکی هەمیشەی سووران دەکەین دکتۆرە بەڕێزەکەوان پشکنینی جەستەی بووان دەکەن ئایا کە گونجاوە بوو چ جوورە مۆڵەتێک ئەگەر بتوانن ئۆتۆمبیلەکانی بار هەلگر و یان گشتی پاژ لێ بخۆڕن ئەوە ئەمە لە خزمەت داینە بەڵام ئەگەر لژنەی هەمیشەی پزیشکی دیار کرد کە دەتوانێت تەنها وڵاتی تایبەت بدرێت وڵاتی تایبەت دەدەینە ئەگەریش لژنەکە دیار کرد کە معاوقین بدەینی ئەوانەی کەمەندام ئەمە وڵاتی کەمەندام پێشکەش بەو بەڕێزانە دەکەین بۆ ئەوانیش ڕێژەیەکی زۆر هەتا ئێستا سەردانمان کردووە تقریبا ڕێژەیەکی باش سەردانمان کردو هەتا 487 کەس کەمەندام ببوورە 262 کەس وڵاتی کەمەندامی لە بەڕێوەبەرتیمان دەرێنەوە هەتا ئێستا بۆ ماتۆرسکیلەکانیش ماتۆرسکیل بۆ پێی ڕێژێکی زۆر لە گەنجان بە دیاریکراوی ماتۆرسکیلیان پێ دەمێ بزانم بۆ دەرهێنانی مۆڵەتەکەش ڕێکارەکانی ئەو هاوشێوەی سیستەمەکەی بە سیستەمەکە دەکرێت بەێ بوو مۆڵەتی مۆتۆرسکلیش دەبیت تەمەنەکە 16 ساڵ دەرباز کردبێت دوای دێت داواکاری پێشکەش دەکات کە مستەمسکاتمان تەماشا کرد سەر بە سنووری ئێمە بوو دەتوانین فۆرمەکە پێ بدەین و ڕەوانەی لژنەی پزیشکی دەکەین دوای گەڕانەوە لە لژنەی پزیشکی ڕەوانای تاقیکردنەوەکان دەکەن ئەگەر لە تاقیکردنەوەکانی سەرکەوتوو بوو مۆڵەتەکە پێ دەدەین هەتا ئێستا 487 کەس مۆڵاتی مۆتۆرسکل لە سنووری بەڕێوەبەرتیمان دەرێنەوە بەڵام لێرە ڕێنمایەک بە و بەڕێزانە دەدەن کە ئەوەنەی مۆڵەتی شوفێریان هەیە یان شوفێری مۆتۆرسکلن پێویستە ئەوان زیاتر پابەند بە ڕێنمایەکانی هاتوچوو چونکە ژیانی ئەوان زیاتر وەکو برێن مەترسی لەسرە مۆتۆرسکل بەخۆ هیچ بربەستێکی لە پێش نییە کەمترین پێدادان ڕوو بدات خۆ نەخواستە ئەگەر کەلوپەلەکانی خوپارەستنیان پێ نەبێت وەکو دەستەوەنە و سەرچوو ئەسەر ئەژن و یان کلاوی مۆتۆرسکل ئەو کەلوپەلان پێ نەبیدن خۆ نەخواستە لەوانە لە یەکەم پێکدادان گیان لە دەست بدەن ئەگە گیانیش لە دەست نەدەن لەوانە برینێکی زۆری جەستەی بووان دەست ببیت و کەمەندان ببن و زیانی جەستەیان بەر بکەوێت داوا لەو بەڕێزانە دەکەنەوە کاسب کارانەیان ئەو گەنجانە کە مۆتۆریان هە زیاتر پابەند بە ڕێنمایەکانی هاتوچوو کەلوپەلی خوب پاراستن بەکار بن لە کاتی لێخوڕین هەروە زیاتریش لەسەر خوبن خێرا نەچن چونکە مۆتۆر ڕاستی لە هەر پێکدادانێک مەترسی مردنیان لەسەرە
نزیکە بمە لە کۆتایی دەمەوێت پرسیارەش بکەم لە دوایین پرسیارم بەڵێ مۆڵەتی گشتی و تایبەت من لە ئێستادا ئەم دوو جۆرە کە مۆڵەتە بوونی هەیە یاخود ئەم مۆڵەتێک کە کار پێکرێ ئێستا چ جۆری تازە حالیان تەنها مۆڵەتی جووری بی بە هاوڵاتیان دەدەین چاوەڕێی وەزارەتی ناوخۆ بەڕێبەرەتی گشتی هاتوچوونە کە ڕێنمایی شور بکەنە بۆ بەڕێبەرەتیەکان ئایا بە چ ڕێنمایەک فیان بوو زیاد بکەن تەنها جارێ فیایی بی بە هاوڵاتیان دەدەین فیایی بیش گشت ئۆتۆمبیلەکانی تایبەت دەتوانن لێ بخۆڕن لەگەڵ پیکابی دابل و تاک بەڵ من هیچ پرسیارێکم نەبە کۆتایی بە دیدارەکە دێنم بەڵام جەنابەت ئەگەر هیچ ڕێنمایەک قسەیەک هەیە بۆ هاوڵاتیان پەیوەست بە مۆڵەتی شۆفێری گەربی خەیتە ڕوو سلااو ڕێزی تایبەتیم هەیە بۆ گشت هاوڵاتیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سووران سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە مەمنونین داوا لە هاوڵاتیان دەکەین زیاتر پابەندی ڕێنماکانی هاتوچوو بن بۆ پاراستنی سەر و ماڵی خۆیان هەروەها و بە ڕێزانێکە سەردانمان دەکەن دووبارە دووپات دەکەینەوە کە مستەمسکاتی ئاسلی و ڕاستان لەگەڵ خۆیان بێنن بۆ ڕێکردنی مامەڵەکانیان بەڵ زۆر سپاس بەڵێ ئەمەی گوێبستی بوون پرۆگرامەیەکی دیکە بوو لەم هەفتەیەکە پرۆگرامی پرسی شار بوو پەیوەست بوو بە پرسی مۆڵەتی شۆفێری تاکو و پرۆگرامێکی دیکە و میوانێکی دیکە سپاردەی خودای گەورە بن خوداتان لەگەڵ